لا یاریەکانی هەفتەی چوارەمی خولی نایابی کوردستان چەمچەماڵ میوانداری نەورۆزی کرد. چەمچەماڵ دەیویست لە نێو یاریگای خۆیدا قەرەبووی شکستێک و دوو یەکسانبوون بکاتەوە کە لە یاریەکانی ڕابردوودا تووشی هاتبوو. هەر بۆیە لە تایمی یەکەمی یاریەکەدا یاریزانانی یانەی چەمچەماڵ بە هێرشبردن دەستیان پێکرد و مەترسیدارتر دەردەکەوتن، بەڵام دەرفەتەکانی گۆڵکردنیان بە ئاسانی لەدەست دەدا. لە تایمی دووەمی یاریەکەدا یاریزانانی چەمچەماڵ باشتر دەرکەوتن و دەیانویست بربەستی یەکسانی یاریەکە بشکێنن. تا لە خولەکی 52دا چەمچەماڵ توانی لە ڕێگەی یاریزان هاوکار یاحیاوە بربەستی گۆڵی نەورۆز تێپەڕێنێت و گۆڵی یەکەم تۆمار بکات. دوای ئەو گۆڵەش یاریزانانی یانەی نەورۆز هێرشەکانیان بۆ سەر تۆڕی گۆڵی خاوەن ماڵ چڕتر کردەوە. بەڵام گۆڵپارێزی یانەی چەمچەماڵ ڕێگر بوو لەوەی یاریزانانی یانەی نەورۆز گۆڵ تۆمار بکەن. سەرنجام ئەو تایمە بەو تاکە گۆڵە لە سوودی چەمچەماڵ کۆتایی هاتوو. چەمچەماڵ دوای شکستێک و دوو یەکسان بوون توانی لە ناو هاندەرە بێشومارەکەیدا یەکەم سەرکەوتن تۆمار بکات و سێ خاڵی گرنگی یاریەکە لەسەر حسابی نەورۆزی میوانی بەدەست بهێنێت. ئێمە ڕازین لە تیپەکە لە تێک ڕای تیپەکە ڕازین چونکە خۆتان نەزانێمە تیپەکەمان هەمووی گەنجە زۆری گەنجە لە ساڵشای تیپەکە لەسەر ئەساسی گەنج دروست کراوە. یارێکی باشماگە بە تایبەت شەوڵی دووەم کە دوای گۆڵەکە لێ سەرمانات، یعنی ئەتوان بڵێم گۆڵەکە عکسی یارێکە بوو بەڕاستی هەژمێکی وا خەترمان لەسەر نەبوو شەوتی یەکەم، بەڵام ئەو تۆبی پێتر جاری وە ئەنجامەکان عکسی یاریە. بەڵام ئێمە بە تێک ڕای یارێکە ڕازین لە تیپەکە. ئەم چوار یارێک کە کردومانە یارەکان هەمویان لیان ڕازین، چی ئاس چین ئەنجام لیان ڕازین، بەڵام گرنگەوەی لەسەر ئێمە کە بتوانین کەم و کوڕانەیانە لە یارەکانی داهاتوو ئینشاڵڵا بتوانین چارەسەریگین. سەرەتا پیرۆزبایی لە هاندەران و دەستەی کاتژێڕووی یەکەیەکە یاریزانەکانەکەم کە توانیان سێ خاڵ بەدەست بێن. ئەم سێ خاڵە زۆر کاریگەری بۆ ئێمە هەبوو، لەبەرەوەی ئێمە وەکو جەنابەت باست کرد لە شکستێک و دوو یەکسان گەڕابووینەوە. ئینشاڵڵا ئەمە دافعێکی بەقۆترە بێ بۆی کە بتوانین لە یارەکانی تر ئەنجامی باشتر بەدەست بێنین. دیارە من لێرەوە ئەمێ یەک پەیامێک بنێرم بۆ هاندەرە خۆشەویستەکانمان کە هەموو کاتێک پاڵپشتی یانی وەرشی چەمچەماڵن کەمێک کاتمان پێویستە بۆی ئەو تیپە بینەوە سەر ڕێڕەوی سەرکەوتنەکان دڵنیانەکەمەوە کە یاریزانەکان کۆمەڵێک یاریزانی ئازبەرزمان پێە. بەم ئەنجامە و بۆ کۆکردنەوەی 5 خاڵ و تۆمارکردنی 3 گۆڵ لە کۆی 16 یانە چەمچەماڵ ڕیزبەندی نۆیەمی یانە نایەبەکانی کوردستانی گرتووە. بڕیاریشە چەمچەماڵ لە یاری ئایندەیدا ببێتە میوانی سۆران. یانەی نەورۆزیش بە کۆکردنەوەی 6 خاڵ و تۆمارکردنی 4 گۆڵ ڕیزبەندی حوتەمی یانە نایەبەکانی کوردستانی گرتووە. بڕیاریشە نەورۆز لە یاری ئایندەیدا ڕووبەڕووی هەندرێن ببێتەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.